بەڵاو بینەران و بیسەرانی ڕادیۆ و تەلەڤیزۆنی پەروەردەی هەولێر، من شەمێران بابان کۆکراوەی هەواڵەکانتان پێشکەشەکەم. ڕۆژی یەکشەممە 12/3/2023 بە ئامادەبوونی مامۆستا لوقمان سەعید سیدیق بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێر لەگەڵ ژمارەیەک لە بەڕێوەبەر و مامۆستا و فەرمانبەرانی فەرمانگەکانی سەربا بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر بە مەبەستی ڕێزگرتن لە خەبات و تێکۆشانی چەندین ساڵەی لە پێناو دۆزی ڕەوای گەلەکەمان سەردانی مەزاری نەمرانیان کرد لە بارزان. لە سەردانەکەدا بەڵێن و پەیمانی وەفاداریان بۆ خزمەتکردن بە گەل و بەردەوامبوون لەسەر خزمەتکردن بەنەوەیەکی ڕووناکبیر و داهێنەر بۆ سەرکردەی نەمر مەلا مستەفا بارزانی دووپات کردەوە. ڕۆژی دووشەممە 13/3/2023 بە ئامادەبوونی مامۆستا لوقمان سەعید سیدیق بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێر پێشانگای شێوەکاری بۆ باخچەکانی منداڵان لە پەروەردەی دەشتی هەولێر لە هۆڵی گەلەری چالاکی قوتابخانەکان کرایەوە. جێگەی ئاماژەبۆکردنە 15 باخچەی منداڵان لە سنووری بەڕێوەبەرایەتی پەروەردەی دەشتی هەولێر بە ژمارەیەک تابلۆ و کاری دەستی منداڵان بەشداریان لە پێشانگاکە کردبوو، لەلایەن ئامادەبووانەوە بە گەرمی پێشوازیان لێکرا. ڕۆژی پێنجشەممە 16/3/2023 بە ئامادەبوونی ڕاوێژکار و بەڕێوەبەری گشتی دیوان و بەڕێوەبەر و فەرمانبەرانی هەردوو وەزارەتی پەروەردە و وەزارەتی دارایی و ئابووری یادی کارەساتی تاوانی کیمیابەرانی هەڵەبجە کرایەوە. لە ڕێوڕسمەکەدا بەشداربووان 5 خولەک بە بێدەنگی وەستان بۆ ڕێزگرتن لە گیانی قوربانیانی کارەساتەکە کە ڕژێمی بەحث 35 ساڵ بەر لە ئێستا پارێزگای هەڵەبجەی بە چەکی کیمیایی بردومان کرد و زیاتر لە 5,000 کەس بوونە قوربانی. ڕۆژی پێنجشەممە 16/3/2023 بە ئامادەبوونی پارێزگار و بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێر و ژمارەیەک لە بەرپرسانی فەرمانگەکانی سنووری پارێزگای هەولێر لە بەردەم پارکی شانەدەر چەند خولەکێک ڕێز لە گیانی پاکی شەیدانی کیمیابەرانی هەڵەبجە و قوربانیانی ئەم کارەساتە نرا. کۆکراوەی هەواڵەکانم پێشکەشکردن هەر شاد بن.